ئینسان کە وردە وردە چووە تەمەنەوە لە دوو حاڵەتە ئاگۆڕێت. یەکەمینیان ئیذا زادە وەعیو، هەر کاتێک تێگەیشتنی عەقڵی علمێتی فکرەی تەئەمولی خەواتیری زیادی کرد ئەگۆڕێت. دوورەکەوێتەوە لە مەجلیسی خراپ، دوورەکەوێتەوە لەوەی کاتەکانی بەفی ڕۆبدا، دوورەکەوێتەوە لەوەی کە بەدوای ڕازیبوونی خەڵکا بێ، دوورەکەوێتەوە لەوەی کە کارێک بکات کارەکانی کارێکی باش نەبێت. ئەو کوسیرە قەلبو، هەر کاتێکش دڵی شکێنرا دوورەکەوێتەوە ئەگۆڕێت. ئێمەش دڵمانەیە، هەر کەسێک لە ئێمە گەنجیت بەتەمەنیت پیاویت ئافرەتیت کە دڵت شکێنراتەوە شەگۆڕیت. خۆ ناکرێتەوە جنێوت پێ بدەن و بختان بۆ بکەن و هەر بە بەرامبەر پێ بکەنی، هەر لەگەڵ یابی، هەر کەواکەی بگری، هەر پشتوێنەکەی بگری ئەگۆڕیت. دوایش کەلە بۆ گۆڕاوی ئێمە بە تۆ دڵت شکاندەوە، تۆ بختانت بۆ کردو، تۆ کەرامەتی شکاندووە، تۆ چوویت لە مەجلیسەکانە باست کردووە، چۆن ناگۆڕێ؟ ئەمما جیاوازی نێوان فەضیحەت و ئامۆژگاری هەیە، تۆ ئامۆژگاری بەرامبەر بکە و فەزحی مەکە بۆ ئینسان ئەگەر تێگەیشتنی زیادی کرد و دڵی شکێنرا لەم دوو حاڵەتە ڕەحیلی دەست پێکا و ڕۆشتنی دەست پێکات و گۆڕانکاری بەسەریا دێت.